دوێنێ شارەوانی سلێمانی ئاگاداری نامەیەکی بۆ هاوڵاتیان و شۆفێران بڵاو کردەوە تیایدا باسی لەوە کرد کە ڕێگای هاتن و ڕۆیشتن بۆ کەرکووک کاری تادا دەکرێت. مقسەد لەگەڵ هێمن جەلال سەرپەرشتیاری پرۆژەکە کرد باسی لەوە کرد کە بەهۆی دانانی گێدەرەکانی سەر ئەم پردە ڕێگای هاتن لە کەرکووکەوە بۆ سلێمانی بربەست دەکرێت بۆی کە ئەو شۆفێرانی لە کەرکووک و بازیان و ئەڵڵایی و چەمچەماڵەوە دێن گرفتی هاتچۆیان بۆ دروست نەبێت هاتچۆکەیان دەخرێتە سەر ئەم سایدی کە من لە سەری وەستاوم واتە سایدی ڕۆیشتن لە سلێمانی و بۆ کەرکووک هەتاوەکو سایدی ئەو بەر ئەو جێدەرانە ئەو سەبە کۆنکرێتیانەی سەر ئەو پردەی کە لە شەقامی 100 مەتریەوە دەچێت بۆ قەزای دوکان دابنرێت پاشان ڕێگاکە دەکرێتەوە و دێنە سەر ئەم سایدەی دیکەیان کە لێرەدایە ئەم ڕێگەیان بربەست دەکرێت بۆ ڕێگای جێگرەوە لە ڕابردوودا بەهۆی داخستنی بەشێک لەم شەقامە کە دەچۆ ناو تاسوولجەوە ڕێگایشی بەدیل دروستکرا لەسەر ڕێگای سلێمانی تاسوولجە کە هاوڵاتیان دەتوانن لە سلێمانیەوە بەو ڕێگا بەدیلەدا بچنە ناو تاسوولجە و قەزای دوکانی یاخۆت بچن بۆ شاری کەرکووک و چەمچەماڵ و بازیان و ئەڵڵایی کە لە کەمێک لێرەوە دوورە ئەوەی کە هەیە ماوەی 3 ڕۆژ دەخایەنێت ئەم شەقامی کە دەژیرەگە هاوکارە مێنەکان گوێزێتەوە ماوەی 3 ڕۆژدا دەخرێت بە پێی ئاگاداری نامەکەی سەرۆکای شارەوانی سلێمانی هەتاوەکو کارەکانی دانانی ئەو سەبی کۆنکرێتانەی سەر ئەو پردە دروست بکرێت کە لە شەقامی 100 مەتریەوە دەچێت بۆ قەزای دوکان و تاسوولجە ئەبێ بە ڕێگایشی ڕاستەوخۆ کە چەند پردێ لە خۆی دەگرێت ئەم جێگایە بەڵام هەنگاو بە هەنگاو بابەتەکان دروست دەکرێت بۆیە هەوڵەدەن کە کارەکان خێراتر بکەن بۆیە بۆ ماوەی 3 ڕۆژ لە ڕۆژی هەینی شەممە و یەکشەمەدا ئەم شەقامە بەش بربەست دەکرێت تاوەکو بتوان بە تەواوەتی کاری تا بکەن بەڵام ئەوەی کە هەیە کەسبەی نییە ڕێگای کەرکووک سلێمانی بربەست دەکرێت و ئەو شۆفێرانی کە لە کەرکووک و چەمچەماڵەوە دێنە سەر ئەم سایدەی دیکەیان بۆی کە بێنەوە ئێرە و پاشە بچنە ناو سلێمانیەوە بەڵام ئەو شۆفێرانی کە لە سلێمانیەوە دەچن بۆ کەرکووک یاخود بۆ دوکان ڕێگایشی بەدیل هەیە کە لە ماوەی ڕابردوودا دروست کراوە لێوە دەتوانن هاتشۆ بکەن ئەوەی کە هەیە تەنیا ئەو هاوڵاتیانی لە قەزای دوکانەوە دێن بەسەر پردە کۆنەکەدا دەتوان بگەڕێنەوە سلێمانی و هیچ گرفتێکی هاتشۆیان بۆ دروست نابێت تەنیا هەتاوەکو ئەم پردە تەواو دەبێت کە لێرەدا 14 جێدەردا دەنرێت هەوڵ دەدەن لە ماوەی 3 ڕۆژدا کارەکانی تەواو بکەن ئەمان حسابی 3 ڕۆژیان کردووە بەڵام ئەو کۆی کە باسی کرد هێمن جەلال ئەوان لە ماوەی 2 ڕۆژدا هەوڵیان کارەکان تەواو بکەن بۆ ڕۆژ یەکشەمە بکرێتەوە بۆی کە گرفتی هاتوچۆ لەسەر ئەم شەقامە زۆر دروست نەبێت بەڵام ئەوان وتیان نەوەک ڕووداویشی نەخوازراوە بێتە پێشەوە و دواب بکەوین بۆ ئێمە داوای 3 ڕۆژمان کردووە ئینە هەوڵ دەدەن لە ماوەی 2 ڕۆژدا ئەم ڕێگایە تەواو بکەن و شەقامەکە بکرێتەوە بە ڕووی شۆفێراندا بۆیە ئەو شۆفێرانی کە دەیانێت لە کەرکووکەوە بێنە سلێمانی هیچ گرفتێکیانەوە دروست نابێت و هەموو ئامادەکاریە کراوە بۆ ئەنجامدانی ئەم کارە ئەمە لە چوارچێوەی شەقامی 100 مەتری شاری سلێمانیدا ئەم پرۆژانە جێبەجێ دەکرێت و ئەمە یەکێک دەبێت لە گەورەترین دەواازەکانی داخڵبوون بۆ شارەکان لە سەر ئاسی عێراقدا کە چەند پردێک لە خۆی دەگرێت و بە یەکێک لە گەورەترین پردەکان دادەنرێت.